من وەک چۆن ئەڵێم مارانگەستە ئازاری خەڵکی مارگەستە ئازانێ چکە ئێمە خۆمان لەم وڵاتە لە وڵاتێکی پڕ لە مەئسات و معانات و تراژیدیا و خەمکە ڕاگواستن و ترس و بیمەی کە ئەلحەمدوللا ئێستا ڕێویێتەوە تا ڕادەیەک نەماوە هەست بە ئازار و ناڕەحەتیەکانی ئەهلی غەزەی شەکەین کە ئێستا لەو دۆخەی هەموو جارانن بەڵام بەڕاستی دۆخەی ئەوان زۆر جیاوازترە زۆر سەختترە لەبەرەوە ئێمە لێرەوە هیچمان پێ ناکرێت بۆ دوورە خۆ ئەکرێ لە ڕێگەی ماڵ و لەگەڵ ڕێگەی سامانەوە بتوانین هاوکار و دەستباریان بین لە ڕاستیە من ئەم سەمەر و ئەم بەرووبوومەی ئەم کشت و کاڵی کە پێشتر کردمانە گەنم و ئێستش کردومانتە شووتی سپاس بەخوای گەورە بەرەکەتێک لەلایەن خوای گەورەوە خۆی ناردوێتی وڵی داواکارم وەیە لە هەموو مسلمانان وەسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض بەڕاستی جێی خۆیەتی لێرە منافەسە و پێشبڕکێ بکەین لەوەی چی ئەتوانین پاڵپشت و هاوکاری ئەوان بین ئیتر خوا ئەگەرکرێ بە قسەی خێر و بە سلم و بەوانە ئەوە چاکە ئەگەر ناکرێ و ئێستا گیرۆدەی خەڵکانێکی زلهێزی حوت ئاسا و گورگ ئاسا بەربوونەتە جەستەی غەزە جێی خۆیەتی ئێمەش وەکو مسلمانان ئیتر سەفەکانمان بدەینە یەک ئیتر ئەوەنە خۆمان مەشغوڵ نەکەین بە شتی لاوەکیوە جێ ئەوەیە دڵی مسلمانان خۆشکەین دڵی ئەو مەزلومانە خۆشکەین لێرەوە جارێکی تر سەلاحەدین ئاسا هەوڵ بدەین بۆ ڕزگارکردنیان